بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خۆشەویستان و ئازیزان، ماوەسایانی سەنگین، ئێمە بەردەوامین لە باس و بابەتی زەکات کە لەوانەی ڕابردوو باسی زەکاتمان کرد. پێشێکێکمان دایە لەوەی کە بزانین گرنگی و بەهای زەکات، جا لەبەرەوەی کە دەرسەکەمان تۆزێک بە درێژی نەتوانی ئەوەی پێ بکەین ئاماژە، ئیتر کەمێکمان لە باس و خواسی زەکات باس کرد. لەوانەی ئەوڕۆ ئینشاءالله دەست ئەکەین بە درێژە پێدان بە چۆنیەتی زەکاتی هەر یەکێک لەو بابەتانەی کە لە دەرسی ڕابردوو لەوانەی ڕابردوو وەکو عینوانێکی کورت ئاماژەمان پێکرد کە 5 شت زەکاتیان لێ دەکەت. یەکەمیان لە باسی زەکاتی حوشتر دەست پێ ئەکەین. بەڵێ یعنی ئەوڕۆ بڵێن کە لە ناوەمە حوشتر نییە، بەڵام ئینسان ئەو بابەتانەی فقهی زۆر زاروەیە کە ینی دەیخوێنیتن مانایوە نییە هەموو شتێک دەبی ئەتوو بە خۆت ئەنجامی بدەیت. سە ئەو باس و بابەتانەی کە لەمە و دوادێن لەوانەیە ئەمە هەندێکمان ینی وەکەڵێت تەمەنمان تەواو بیت، بۆ نمونە هەندێک شت ئەنجام نەدەین، بەڵام عیلم مانای ئەوە نییە تەنها ئەتوو بە خۆت سودمەندبی، بەڵکو زۆر زاروەیە عیلم دەگەینی، خەڵکێک لێت دەپرسی یاخود ئەو زانیاریە دەگەینی. جا بۆیە ئێستا لە باسی حوشتر یاخود لە باس و بابەتەکانی دیکەش ئەوە ئینسان لی سودمەند دەبێتن ئینشاءالله. دەفەرمێ وأول نصاب الإبل 5. ئێمە باسمان کرد لە هەر بابەتێکەوە زەکاتی لێ ئەکەوی خاڵێکی هاوبەش لە نێوان هەموو ئەو باس و بابەتانەدا بوو کە زەکاتیان لێ ئەکەت نیساب بوو. نیساب واتە ئەو ئەندازەی کەوە ئەو بابەتە ئەو کاڵایە ئەو جانەوەرانە کە زەکاتیان لێکەوی دەبی بگەنە ئەو ئەندازەی کە شەرع لۆی داناینە. جا حوشتر لە چەندی زەکاتی لێ واجب ئەبیتن؟ لە 5. هەر کاتێک کەسێک 5 حوشتری هەبوون ئەوە لەسەری واجبە زەکات داد. بەڵام ئایا حوشتر ئەدایان نا؟ وەفیها شاتر، بەڵکو ئەوە بزنێک یان مەڕێک ئەداتن، واتە حوشتر ناداتن. جا ئێستا دەگەینێ لە چ کاتێک کەوا حوشتر لە بڕی حوشتر بە زەکاتە داتن، بەڵکو یان بەرخێکی 1 ساڵە ئەداتن، یان بزنێکی 2 ساڵە کە وابزانم لە هەندێک منتقە پێڵێن چشتیر، ینی 2 ساڵی تەواو کردبێ. ئەوانەی لە گوندەکان ژیابنەوانەی حیوانداری و ئەوانە ئیتر تەعاملیان لەگەڵ کردبێتن، تەمان بزن و مەڕ و هەموو شتەکان هەر لەوەتەی کە لە دایکە بیتن، ینی ئەو بێچووە کە دەزێتن و دەبیتن، ئیتر ئەوە هەموو ناوی هەیە، مەراحیلەکان پێدا ئەڕۆن بە تەمەن. جا ئیتر ئەگەر مەڕێکی 1 ساڵە بڵێن یاخود بزنێکی 2 ساڵە پێی نابیتە 3 ساڵە، واتە بەرخێکی 1 ساڵە و لەگەڵ چشتیرێک لە بزن کە 2 ساڵی تەواو کردی پێی نابیتە 3 ساڵە. بەنسبەت مەڕ شتێکی دیکەشمان هەیە، دیارە صاحب مەڕەکان کە زیاتر ئەڵێ جاروە هەیە ساڵێکی تەواو نەکردیە دانی کەدبی، ئەوەش دیارە ئەوانەی حیوانداری ئەکەن، ینی کامڵبوونی مەڕیان ینی لە کەمتر لە ساڵەکیش حیساب کردیە، لێ دەکرێتن ساڵێکشی تەواو نەکردبیتن. و في 10 شاتانی، کاتێکەوە ئەو کەسە ینی 10 حوشتری هەبوون، ئەو جا بە هەمان شێوە 2 بەرخ یاخود 2 چشتیر 2 بزنی 2 ساڵە ئەداتن. وفي 15 3 شیاه، کاتێکەوە 15 حوشتری هەبوون ئەوە 3 بزن یاخود 3 مەڕ بەو تەرتیباتەی کە باسمان کرد، بەو تەمەن و بەو شێوازە. وفي 20 4 شیاه، کاتێکەوە 20 حوشتری هەبوو هێشتا هەر حوشتر نادات لە زەکاتی حوشتر، بەڵکو 4 بزن یاخود 4 مەڕ بەو شێوازەی کە باسمان کرد، واتە چمەڕیەکی 1 ساڵە بێت سر بزنێکی 2 ساڵە کە پێی نابێتە 3 ساڵی. وفي 25 بنت مەخاض، کاتێک کە بۆ خاوەنی 25 حوشتر
ئەوجا حوشترێکی یەک ساڵەی شیرەخۆرە لە بڕی حوشتر بە زەکاتەداتن. ئەوەش والله ئەعلەم یعنی ئەوەی ئەمن تێگەیشت بم طبعاً ئەو باس و بابەتە چۆنیەتی ئەندازەگیری کێسا دێن لە حوشتر و لە بزن و لە چێڵ و لە باس و بابەتەکان دیکە معلومی جەنابتانیانی تەفاسیلی نوێژ تەفاسیلی زەکات لە قورئاندا ئەبە و شێوازە باس نەکراوە، هەمووی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە سەحابەکانی ناردینە لۆ خڕکردنەوەی زەکات و یاخود وەکو ئەوە ناردینیە شوێنەکان یەمەن و بەحرین و ئەو شوێنانی کە ئیسلامیان گەیشتی تێ و لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئیمامی ئەبوبەکر ئیمامی عومەر طبعاً بە تێگەیشتنێک کە لە خزمەت پێغەمبەری خوا بووینە صلی الله علیه وسلم کاتێک کە زەکاتیان خڕکردیتەوە ئەوە هەموو لەوی وەرگیراوە ئەو ئەندازەگیریە، واتە ئەو ژمارەیە لە قورئاندا باس نەکراوە. بۆیە لێرانە ئەو بەڕێزانەی کەوا بەداخەوە ینی کە زۆر جار وەیە مەفهومێک یان لێ حاڵی نەبووینە یان زۆرێک لە عینادیە یان لە دژایەتیە کە دژایەتی فەرموودە ئەکەن ئێمە لێرە ئەو ڕوکنە تەوەقوفەکە باشە زەکات ئەوانیش لەسەری متتەفیقن بەڵێ لە قورئاندا ڕوکنیەکە باس کراوە دەبی بدرێ بەس چۆنیەتەکەی باشە چۆن ئەیدەین لە نوێژدا عینی ڕائەوەستین بۆی ناکرێتن فەرموودە پشتگوێ بخرێت جا چەند و چۆنی و قسەی ئەو لاولا دەینەوە وەڵا ئەوە عەقڵ قبوڵ ناکا و ئەوە وایە و ئەوە وابوو ئەوە خەلەل هەیە و ئەوە نازە ینی وەک بڵێ ئەو ئومەتە سوبحان الله خاڵی بووە حتا جەنابیان لەو سەردەمە پەیدا بووە بێ قسە لەسەر فەرموودە بکە. بەڕێزەکەمە تو بڕۆ مێژووی فەرموودە بخوێنەوە بزانە بە هەردوو ڕووەکەیدا بە ڕیوایە و بە دیرایە چۆن گەیشتیتەمە چۆن عولەما خەویان لە چاوەکانی خۆیان زڕیە تەنانە ژنیان نێناوە. کتابێکمان هەیە علماء العزاب الذين آثروا العلم على الزواج، يعني چەندین علەمامان هەیە ژنی نەهێناوە زانستی پێش خستێ لە بەردەم ژن هێنان کەواتە ناکرێتن ئەمە بین ئەو فەرمودانە هەمووی إن صح التعبير يعني ئەگەر بێشەرمی نەبێتن بێ ئەدەبی نەبێت دەربارەی بەو فلتەرانەدا تێپەڕینە کەوا هەمووی ساغ کرایتەوە. ئەمە ناڵین با زیاتر و زۆرتریش لە خزمەتی دابین بەڵام ئەلێرانە ئەمە ینی کورت هەڵدەینین جا بۆیە بەڕاستی ئەو باس و بابەتانە هەمووی دەرخەری حەقیقەتی گەورەی فەرمودن لە چۆنیەتی وەرگرتنی زەکات و لە دانی و لە هەموو ئەو بابەتانە. بەڵێ لا 25 حوشتر لە بڕی حوشتر ئەدرێ بنت و مەخاف حوشترێکی یەک ساڵە وفي 36 بنت لبون ئەوجا لە 36 حوشترێکی 2 ساڵە وەکو بەرامبەر چێڵ مێنگبوون و ئەوانە ینی ئەوە چکەمە حوشتر بە حەقەتەر بە حوشتر و ئیبیل و ناقا ئەو ناوانن بەڵام زۆر ناوی هەیە حوشتر یەکێکە لەو ناوانەی لە ناو عەرەب زۆر ناوی واریدە هەلێران ئێستا بنت و مەخاض و بنت و لەبون وانە هەمووی ناوی حوشترن بە تەمەنەکان. وفي 46 حقة ئەوجا لە 46 واتە ڕێک دەیتی کە زیاد حوشترێکی 3 ساڵە ئەدرێتن. وفي 61 جەذعە ئەوجا کاتێک کەوا بۆ 61 چەند ڕۆیشت 46 لەو مابەینەدا حتا دەگاتە 61 ئەوجا حوشترێکی 4 ساڵە ئەدرێتن. وفي 76 بنت لبون ئەوجا لە 76 بنت لبون واتە 2 حوشتری 2 ساڵە ئەدرێن. ها بنت لبون من خوێن لە 36 درا ئەوجا لە 76 2 ئەدرێن. وفي 91 حقتان لا 91 2 حقة حقة واتە حوشتری 3 ساڵە. وفي 121 واتە لە 91 چۆ چەندی چۆ 121 يعني 30 دانە ونیە 30 دانە ئەکاتن فەرق لەوی چەند دەدرێتن 3 بنات لبون 3 حوشتری 2 ساڵە. ثم لە پاشاندا کە کەسێک ئەوەندەی هەبوو
121 هەبوو هەر زیاتری هەبوو ینی بە مێگەلی هەبوو ئەگەر یاخود بە گاڕان ئەمە کە ئەو مێگەل و گاڕان لە بۆ بزن و چێڵان بەکاردەینین قەطیعێکی هەبوو بڵین في كل 40 بنت لبون وفي كل 50 حقة. أو جابابي كاتقياس أو بريزي كزوري هنا طبعا دولمن حسابة زور دولمن حسابة كسك كأون دا حشريها بيتن هر لتسلي بنت لبون يك أداتن واتا حشريها شي دو صالة وهر لبنزاش حقية كداتن كحشريها شي 3 صالة أبو شوازي قياسي خويا كاتن أو ما بيني كوالا ما بيني أندازة كان كحساب ما كرت سلة حشتر سلة موضوع كباسي تيلا كين ياخذ لما لبزن أو أندازي لما بيني دا واقع أبيتن أو نايداتن يعني بون موني سام باس ما كرت قلت من لا 25 بنتو مخاضة دا لسيو ششي يعني ل 25 هتا 36 ددانا أو بون منا سي هي سيودوي هي أو هر بنتو مخاضة داتن ناتيتن بون منا جيسكيك لقل بدا برخيك لقل بداتن أو معفوة أو شوازي حسابي لقل أكليتن أو درباري حشتر بو يتر أو بريزاني كوا حشتريان هنا بيقومان لكاروباري زكاتيش دزانن كلنا وما أبغى حشتر راقرتن دقمنا ويستاورد ورد لميدانا كان خلقك كصالان لو قرباني دسي حشتي دكريتن أو الحمد لله وكو سنتك ليرج زي بزي أكريتن بلان كم تروايا دين سر باسو خواسي زكاتي تسيل طبعا بكورتيو بوختي باسي كد يد فرميت وأول نصاب البقر 30 كشتر لقل تسيلي سندي فرقة كشتر لبينزي دستي بيكر تسيل لسي كاتك كاسك سي داني هبي أو جارك الشرعا لسري واجب بيتن زكاة بداتن وفيها تبيع أو قول كيك أداتن قول كيكي يكسالا أداتن جاء تبيع واتا قول كنيريك أداتن كيكسالا بيتن بيل صالي دوم نابيتن بويش ناين راوة تبيع واتا قول بيك صالي هشتا هر لقل داچي دا يعني زور زاروي لقاراني أكتيتن هر لقل داچي حسابه يعني أو ندك تكيمة بس هير دا يعني شرع براسي مراعاتي كرديا ليرة دا تو سيت هبيتن دستت لقول كيك نبيتو براسي وش تاوانا ليه علماء كباسي زكاة كان دلين زكاة يكي كلو عبادتاني كإنسان لشح أباريزي لرزيلي وتروشي أباريزيتن دستي سخاوتي بي أبخشيتن واجبة بلام كابرا هي نايداتن يعني لو شاري خومان كابرا باس كرايا بدفتر زكاتي هبوة وتبراسي دلم لبرنابي توا بيدا مهجار وندار وأوانا شون أو مالا من بيماندي بويما هسم لدستي هجارانيكا كواتا براسي وبياوا رزيلة يعني كسيك كبراستي بكلك كوملغانايتن اگر زكاة نداتن زاباش ادي كو خيركا ادي باشا كو مشتري او كساني كلقلي دانا دبي كو تعاملكا كو دبي روجانا راو دينار و دولاركا زور خطرة ليه زكاة براسي دليشي والله ودستيشي كراوا ابخشيد بإنسان وفي 40 لتسل تيل واتا اگر كسيك تسلي هبو مسنة او قول كيشي 2 صالة أداتن كبلن مينغوني بي ألن وعلى هذا أبدا فقيس أبو الشوازة سابي خود بكا واتا قربون منا بوت حفتا قول كيشي 2 صالة مينغونيكو وتبيعني كداتن أبو الشوازة فقيس واتا سابي خود بكو تابرو سرو أسيتن أندازك أبو الشوازة دابش أكريتن إيسيالي بكورتي بوختي بريوا ديت سر زكاتي بزن ومر غنم كالزباني عربي بكارديتن لبو بزن ومر هردو چان بيكوا أو ناويان لبو داندراوا لفرمي وأول نصاب الغنم 40 سكاتك كسيك
بەدەوڵەمەند حیسابە کاتێک کە بزن و مەڕی هەبن ئەگەر چل دانەی هەبیتن واتە چل دانە بزن و مەڕی هەبیتن پێکەوە یاخود هەر بەتەنێ ئیتر مەرز نییە بۆ نمونە هەردووچیان هەر بزن بن ینی عەفەن بزن و مەڕی پێکەوە هەبن ئەگەر چل بزنی هەبێتن یاخود چل مەڕی هەبێ یان پێکەوە ئەو عەدەدەی تەواو بکەن. وفيها شاة جذعة من الضأن أو ثنية من المعز. وەکو باسمان کرد لە باسی وشتر واتە بزنێکە داتن بەرخێکی یەک ساڵە لە مەڕ یاخود بزنێکی 2 ساڵە کە چشتیری پێڵەنی ینی 2 ساڵی تەواو کردبێتن ئەوە لە بزنی ئەداتن ئیتر ئاعتیادیەکی هەیەیان بداتن تەبیعیە. وفي 121 شاتان کاتێک لە چلی چۆ 121 2 شات ئەداتن وەکو باسمان کرد. وفي 201 3 شياه لە 201 یعنی بزن زۆر مساعدە کراوە لە ڕوانگەی شەرعیەوە لە ڕووی زەکاتەوە. کاتێک کە 201 هەبوو 3 بزنانە داتن. وفي 400 شياه لە 400 چارانە داتن. لە چلی دەستی پێکرد بەڵام کاتێک کە زۆری بوون شەرع لێرانە وەک بڵێ مراعاتی خاوەن بزنی کردیە خاوەن مەڕی کردیە ئەوەی کە ئەو مێگەلەی هەیە نەک بچیتن ێساتوە گەر 400 دابەش چاری کەی عەفەن دابەش چلی کەی چەند یەکەوی تێ 8 وانە فعلەن 8 یەکەونێ ڕێک پێچەوانە لە باتی 8 بداتن چاریە داتن. ثم في كل 100 شاة لە پاشاندا کە بۆ نمونە گەیشتە 400 هەبوو هەر لە 100 بزنێکە داتن یان مەڕێکە داتن. جا قوڕ بەسەر بەستە زمانی وا هەیە لەویش دڵی لێ نابیتەوە کە شەرع مراعاتی کردیە لە باتی 8 بدا چارانەدا ئەوجا سبحان الله ئەچی کامە بزنی لە کوردواری دەڵێن کەترە لەڕ لاواز ئیتر ئەوەی کە بەجێ ئەمینێ لە کۆتایی مێگەلی دڵی لە بەرەویە بیتەوە دەڵێ وە هەر بەکەل کە من نایە ناگاتە مێگەلی لە باتی لە ماڵی خزمەت کەمنی وەڵا بابی دەمە فەقیرەچی بەستە زمان ینی خۆی شەرع ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کەوا عامیلی زەکاتی ئەناردن ئەی فەرموو کەڕائیمەکانیان لێ وەرمەگرن ینی ئەوانەی کەوا باش و قەڵە و ئاوسو ئەوانن لە ڕوانگەی شەرعیەوە مەرجنی ئەو بداتن. بەڵام ئەگەر بە ڕەحابەتی سەدرەوە بە خۆشی دڵەوە لۆی ئەو زەکاتە ینی جێخۆی بگری و ماڵی پێگەشە بکاتن و ئەگەر کەم و کوڕیەکیش کە بێگومان کە هەمومان کەم و کوڕیمان هەیە بە حەیواندار و بێ حەیوانەوە لۆی پاک بیتەوە ماڵ و سامانەکەی ئەوجا بەستە زمانە ڕێی لێ ینی دەستی لێ نابیتەوە. لێ بەڕاستی ماڵ زۆر جاروەیە يعني بري تاوي إنساني دقريتن وقت بيغمبر صلى الله عليه وسلم فرمي إن لكل أمة فتنة وفتنة أمتي المال. أجاد زار وهي فتنك ببو نوعية يعني زكاتي نادات فابنا من دادنا ليرانا زور مراعاتي خاون مرو بزني كراوة كاتك سار طلباتي زور تري بداتن بلكو ببيتوانا شرع أفرمي با كم تري بداتن لباتي هشتي بداتن بات ساري بداتن. دینە سەر باس و خواسێکی دیکە کە ئەویش دووبارە هەر مراعاتی خەڵکانێکی حەیواندار و جگە لە حەیوانداریش تەمان حەدیثێک پشتیوانی لەو بابەتە ئەکاتن عولەما ئەفەرمون هەر لە بۆ حەیوانداری نییە ئەگەر چی لێرانە هەر باسی حەیوانداری ئەکاتن بەڵام لە باس و بابەتەکانی دیکەش ئەو بابەتە هەمان حیساب و هەمان حکمی لە بۆ ئەدرێتن. دفرمي والخليطان يزكيان زكاة الواحد. دوكس مرو بزيان بيكوا كريا بيكوا بخيويا كان إتر بيكلاويا كان لكنا أو قناعتا كوا بيكوا أو بزن مرا
بەخێو بکەن. لە ڕوانگەی شەرعیەوە دەتوانن یەک زەکات بدەن، بەڵام بە 7 مەرج ب7 شرائط ب7 مەرج إذا كان المراح واحدا. ئەگەر هاتوو شوێنی مانەوەی شەویان کە هۆڵی پیاڵنیان تەویلە وەنیان لە ڕوانگەی ئەوە بڵێن کوردەواری، ئیتر شوێنی مانەوەی شەویان یەک بوو. والمسرح واحدا، شوێنی مۆڵگا، ینی ئەوەی کە حەیواندار و ئەوە بێ یاخود بیدیت بێتن، عادەتەن ڕۆژانە ئەو بزنومەڕە پێویستی بەوەیە لە شوێنێک شووی پێ بدرێتن، ئیسراحەتی پێ بدرێتن، جا سەر ئاوێک بێ، سەر ڕووبارێک بێ، بەرسێبەرێک بێتن، شوێنی ئیحەسانەوەی ڕۆژیان. عادەتەن لە نیوڕانان شوان گاوان نەچی لە شوێنێک ئیسراحەتێکا و لە بەرسێبەرێک بەڵێ نا هەوێز جیاوازە. هەوێز عادەتەن لە بۆ شەوانە، لە بۆ دوور لە ڕووتان میزدانی عارد و ئەوانە حەوشەی شەوانەیە. بەڵام مۆڵگا کە ئێستا بەداخەوە مۆڵ ئێستا لە بۆ شتێکی کە بەکاردێەوە نیە، بەڵام لە کوردەواریدا هۆڵ و مۆڵ دوور لە ڕووتان ئەو ناوانە لۆ گیانەوەران بەکاردێ هاتن. هۆڵ لە بۆ شەوێ بوو، مۆڵیش لە بۆ ڕۆژێ بوو لەگەڕ ڕێزم. بەڵام نەمانزانی شتێکمان هینا لە دەرەوە کە بەڕاستی لە ناوە خۆی عیبە. هۆڵ و مۆڵ جاران لۆ ئەوەی بوون، بەڵام بەداخەوە یعنی شتمان هینا بێفلتەر لە سنوورەکان نەمازانی کو داخیلی کەین، ڕاست بە قاچاغمان هینا کە هینامان نەمازانی عیبێکی گەورەیە. هۆڵ و مۆڵ عیبە، بەس ئێستا تا نەڵێ دەسمە فلانە مۆڵەی سەقافەت بە کەسەکەی وە دیار نییە. ئەرێ ئەو قەمیسەت لە شوێ کڕی وەڵی لە فلانە مۆڵەی، کاکە وەڵی مۆڵ وشەیەکی ناشیرنە، هۆڵ وشەیەکی ناشیرنە، کاکە وشەیەکی کوردی تا داتاشە جامیعە فڵان فیسار، ئەوەی کە یعنی خەمخۆری ئەو گەلوونەتەوەیە. یخۆ کو ئاین ئەمە دیفاعی لەکەین، پێویستە خەڵکانێکی دیفاع لە زمان بکەن. مانەوەی هەر گەلوونەتەوەیەک دووشتی ڕئیسیە، زبان ئاین. تەمان ئاین پێشی ئەوجا زبان. دوایە فەرمێ والمەرعى واحدا، شوێنی لە وەرگا، شوێنی کە بڵێن ڕۆژانە ئەچیتن لەوێن دەر ئەلە وەڕێنرێتن. ئەوجا فەرمێ والفەحل واحدا، فەحل واتە نێریەکەیان. تەمان ئەگەر مەڕ و بزن بن ئەو هەر یەکەی نێری خۆیە، لە بزنی دەگوتێ نێری، لە مەڕی دەگوتێ بەران وەنیە. جا ئیتر نێرەکەیان جا ئەوەش بە منتیقە ئەگۆڕێتن، هەیە دەڵێت تەگە، هەیە دەڵێ نێری چی شەک و ئەوانە هەمووی بەڵێ شەک عەرەبیەوە بزانم بەرانە. جا ئەوەمە باسمان کردیانی ئەو شانەمە کە بەکاردێنین بەڕاستی ناشارەزاین، لێتان نەشێرمەوە. دەناگەر چینە لای حەیواندارێک مەڕدارێک چێڵی ئەوەی کە چێڵی هێنە، ئەو شانە هەمووی وەچی لە عەرەبیدا ئەوە هەمووی بە تەمەن بەکاردێتن. ئەگەر تێکەڵایی بکەی بڕووکە گەر خاترمان بگرێت دەنا پێەکەنی پێمان نازانی، دەڵێ ئەو خەڵکی شاری بەستە زمانە قەید ناکە لێی ناگیرێ لەگەڕ ڕێزم. ینی ئەو هایە کورد قەت فەقیر نەبووە. یعنی من ناڵم زمانی عەرەبی دەوڵەمەند نییە، چکە ئینسان جورئەت ناکە لەبەر قورئان، بەڵام بە قەناعەتەواڵم زبانی کوردی لەبەرەوەی سنوورەکانمان زۆریان سروشتین، منتیقەمان هەبووە، منتیقە یەک عەشیرەت بووە، بە مانگ یەکتریان نەدیکە، وشە دروست بووە. منتیقە هەیە لەبەرەوەی بەفر زۆر کەتیە، بە چەند مانگ یەکتریان نەدیکە. چەند وشە لە بۆ یەکچی بەکاردێ، بەڵام کوا قاموسەکان، کوا فەرهەنگەکان، چەند فەرهەنگێکمان هەیە ئەو وشانەی کۆکردنەوە. دەنا کوردی زۆر بەرفراوانە، کێ گەشتەچی لێ بزانێ. ئەوە کرمانجی سوور و زازا و نازەم لوڕ و ئەوانە هەروازیان لێبینە. ئەو جارە فەرمێ والمەشرب واحدا، مەشرب لە کوردی پێڵێن جێی ئاودان، نا جێی ئاودان دەراو، شوێنی کە ڕووبارە کەندە، شوێنێک کە ڕۆژانە ئەو مەڕ و بزنەی لێ ئەلێوەڕێتن دەچن لە دەراوەچی لێی ئاوەدەن، کە ئەو مەڕ و بزنە بە ئیسراحەت ئێستا کۆلیان دروست کردیەوە نیە، ئەوە شتێکی سناعیە.
بەڵام جاران ڕووبارێک هەبوو کە خەڵکی گوندی ئەو گوندانە بە ئەوە چی پێ دەڵێن بە ئیتیفاق لەسەری ڕێک کردبوون کە ئەو مەنتیقە داروباری لێ نەچەقێن، ئەو هەمووی هاوبەش بێتن، ئیتر دەراو دەبووە یەک بایە شوێنی ئاودانی ئەو بزن و مەڕانە. والحالب واحدا بێری یعنی ئەوەی کە دەدۆشی، بەڵام ئەو قسەیە مەسلەی بێری بە حەقەت عولەما قسەیان تێدا کردی دەڵێن مەرج نییە، یعنی ئەکرێ بێری چونکە لەبەرەوەیەوە لە هەڕاستیدای دوو کەسانە مەرج نییە یەک بێری بیان دۆشیتن. والأصح عدم الاتحاد يعني مەرج نییە ئەوە یەک بیتن. وموضع الحلب واحدا شوێنی دۆشین شوێنی بێری لێکردن، ینی جاران ئەو مەڕوو بزنە دەهاتەوە لە شوێنێکی لە گوندی دانرا بوو، ئەو شوێنە شوێنی دۆشینی مەڕ و بزنان بوو، ئەو شوێنە دیاری کرابوو دەبی شوێنی بێریان یەک بیتن. وموضع الحلب ئەوانە هەموو مەرجن لەوەی کە دوو کەس پێکەوە زەکاتی ئەتوانن بدەن، جار وەیە قازانجیتیان جاریش وەیە زەرەریتیان، ینی ئێساگە پێکەوە بن نەگاتە هەفتای یەک زەکاتیە دەن وەنیە، جاریش وەیە یان ئەگە نەگاتە سەتی وەنیە. ئێستا لە بزنی باسمان کرد لە چلی هەتا 121 یەک زەکات بوو، لە چلی هەتا 121 جار وەیە قازانجیشیان جاریش وەیە زەرەریتیان پێکەوە ئەگاتێ، بەڵام ئەگەر بە تەنێبانە هیچیان ناگەیشتێ، بەڵام ناکرێتن لە ڕووی شەرعیەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیثێکی دەربارە هەیە، ناکرێت لەبەرەوەی زەکات پێکەوە بدەن ئەگەر یەک ساڵ پێکەوە بوون لە کۆتاییەکەی لێک بکەنەوە لەوەی زەکات پێکەوە نەدەن. تەمەن فێڵ لە خوای گەورە ناکرێ، وەکو بەنو ئیسرائیل کە دەچوون تۆڕیاندا ئەناوە ڕۆژانی پێشی وەنیە لۆی لە شەممەیدا ئەوە بکەن، وایە ئەوە ناکرێتن. تەمەن ئێستا مە خەڵکێکی دیکەمان هەیە بە نەوعێکی دیکە تەعامل لەگەڵ زەکات دەکاتن، پارەی هەیە ینی ئەترسێ ساڵ بسوڕێتەوە ڕێک ئەچی ئەو پارەی لەوەی زەکاتی لێنەدا بە شتێک کە داتن کانەما سفر یەکاتەوە، ئەوە خەتەرە بەڕاستی. خوا پەناماندایتر ماڵ بەڕاستی خۆشەویستە زۆر جاروێ ئینسانی دەخاتە ناو مووقیفێکی خەراب لەگەڵ شەریعەت و لەگەڵ دین و عیبادەتیدا. ئەوە دەربارەی گیانەوەران بڵێن خوشتر و چێڵ و بزن و مەڕ بوو. دێتە سەر باس و فاسێکی دیکە کە باسی زێڕە، ئیتر لەمە و دووە بەڕاستی زەکاتی زێڕی زۆر بە زەحمەتە بیتن ئەگەر ژنەکان خوا هیدایەتی ئەمە و ئەوان بداتن عاقڵ بن، کە زێڕە وەندە گران بیتن ینی حەق نییە قەت بگاتە ئەوەی بابگەڕێنەوە کەمتر لە 90، بەڵام بەداخەوە ینی پێم وانییە ئەو بابەتە تەأسیر لەوام بکاتە. دەفەرمێ وەنیصاب الذهب 20 مثقالا، ئەندازەی زێر کەوا زەکاتی لەسەر واجب بێتن ئەو کەسێک کە زێری هەیە دەبێ 20 مثقالی هەبێتن. وفيه ربع العشر، کاتێک کەوا 20 هەبوو چەند لێ ئەداتن؟ چواریەکی دەیەک، لە دە بەشان بەشێک، لەو بەشەش چارێک، واتە لە 20 نیویە داتن، دوو چارێک ئەگاتە نیو وەنیە لە 20 مسقاڵی نیو مسقاڵیەدا، وهو نصف مثقال کە دەکاتە نیو مسقاڵ لە 20. وفيما زاد بحسابه، ئەو وەکو زەکاتی چێڵ و بزن و پشتر نییە، کاتێک کە هەورازە چیتن لە 20 زۆرتر بوو ئەوجا حیسابی لۆ ئەکرێتن. فبحسابه یعنی چۆن دەبی بقرسێنرێتن، ئەوە چەند دەکاتن، بۆ لە 25 هەیە وەنیە. جاوە تەمان ئێستاکە زێڕ و ئەوانە بڵێن حسابیان ئاسانترە دەبەرەوەی کێشان و پیوانەکانیان ئاسانترە ئێستاکە لەوانەیە بڵێن ئەو ئەندازە گیریە کە دەکرێتن ئەنجارانی شەرکراوە، جارانەوە حسابی مسقاڵ و ئەوانە بە دنکەج و بەو شتانە حسابی لۆکرایە، ینی وە نەبێ بڵێن خەڵکی جاران دەستەوەستان بوو بێتن، نە، بەڵام ئێستا لەبەرەوەی تەرازوو هەیە ئاسانە. ونصاب الورق 100 درهم،
وەریق واتە مەبەستی پێ ها لە سوورەی کەهفی شاتیە مەبەستی پێزی ئەویش لە 200 درهەمیە کەسێک کە 200 درهەمی هەبی وفیه ربع العشر عینی بە هەمان شێوە چەند یەداتن چواریەکی دەیەکی کە دەکاتە چێ وهو 5 دراهم واتە لە 200 5 درهەمی ئەداتن لە 200 درهەمی 5 درهەمی ئەداتن وفيما زاد بحسابه دووبارەویش ئەگەر زۆرتری هەبوو ئەوە هەوراز دەچیت حسابەکەی لۆ ڕاست دەکاتن هەر لە زێدەکەی ئەیداتن واتە لێ خۆشبوونی لۆ نییە ولا تجب في الحلي المباح زكاة ئەو خشڵەی کەوا ئافرەت بەخۆی وا ئەکاتن کە حولی یعنی لۆ ڕازانەوە ئەوانەیە کە حەڵاڵە ئەوە زەکاتی لەسەر واجب نییە بەڵام بە مەرجێک عولەما ئەفەرمون ئیسرافی تێدا نەکرابێ ینی لێ دەفەرمێ حولی مباح واتە شتێکەوە شەرعەن حەڵاڵ بێتن مەبەستی دیکەشی ئەوەیە محەڕەم ئەوە چییە لۆ وشەی مباحی هێناوە بەکو سیفات لە بۆ حولی واتە ئەو قەیدەی هێنایتە ناوێ ئەو بەستنەوە لەبەرەوەی دیارە جاران پیا و بازنەی لە دەستی کردیە خرخاڵی لە پێی کردیە ئیتر دیارە ئەوەش هەبووە ئەوانە یاخود خونسا ئەو پیاوەی کە ینی ئەو مرۆڤەی کە لە نێوان ژن و پیاودایە ئەوانە زەکاتیان لەسەر واجبە بیت چکەوانە لە بۆ پیا و لە بۆ خونساش دیارە بە پیا حساب کراوە لێرانە کە لە کوردی پێڵن دوانە نازام چی پێڵن نێرەموک ناوی دیکەشانەدایە ئێستاکە وابزانم هەندێک ئەو شەپۆلەی هاتیە ئەوی شا جوان کردیە وابزانم جا ئەوانە لەبەرەوەی حەرامن ئەوان دەبی زەکات بدەن بەڵام لە بۆ ئافرەت ئەگەر حولیەکی ئەتیادی بیت تەبعەن ئافرەت ئەمە لە کۆتاییەکانی و کتابە گەینێ ئافرەتیش بە گوێرەی مەقامی کۆمەڵگا کە ئەوەی هەیە ئەویش ئیسابی لۆ ئەکرێت چکە ئافرەت هەیە دەستە خوشکەکانی و دەور و بەری هەمووی خانەدان و چینی ئۆرۆستۆقراتین باوا بڵین ئەو حیسابی جیاوازە لەگەڵ ئافرەتێکی دیهاتی خۆماڵی خۆمانە وەنیە یان ئافرەتێکی ئەوە ئاسایی ئەوە جیاوازە جا لۆیە ئەوەش حیسابی بەڵام بەڕاستی ئافرەت لەوەی باڵە چوینە چونکە لە کۆتایەکە هەر لەی بدەنەوە مێردی جاتەوە ئەو شەڕی لۆ مێردیەکەی ئاینی ئەوە ماڵوێرانی هەم خۆی ناشکیرنەکە هەم لای خوای گەورە جاروێ معەذەبە بێتن لەبەرەوەی زەکاتی لێنادا هەم لە بۆ مێردیشە نەوەڵا ئەو شەڕی مەکە خوشی بەڕێزم بەڵام ئیتر بەڕاستی زەحمەتە ئافرەت لەگەڵ ڕێزم بێتە قەناعەت ئەوە دەربارەی زێڕ و زیو بوو تەمان پارەش بەو حیسابەی لۆ ئەکرێتن پارە کە بڵێن ئەوڕۆ ئەوەمان هەیە یعنی ئەو دەستگایانەی بڵێن ئێستا لیژنەی فتووەوانە ساڵانە ئیقرسێنن جا عولەما لێرانە تەمان کۆمەڵی قسەیان کردینە هەندێکیان دەڵێن پارە بە زێر بقرسێنرێتن هەندێکیان دەڵێن بە زیو کامە لە مەسلحەتی هەژارانە چکە ئەسڵی زەکات ماڵێکە تؤخذ من الأغنياء وترد على الفقراء أو كما قال الرسول صلى الله عليه وسلم کە لە دەوڵەمەندان وەرەگیرێت دەدرێتە هەژاران کیە لە مەسلحەتی هەژارانە تەمان بە زیوی زووترەگاتێ یعنی من فتوایەکی ماوەسا عەبدولکەریم دەڕیز دەڵێ گوتیتی ئەگەر 200 دیناری عملەی ئێستات هەبوو ئەو قسە کۆنی پێشی نەوەتەکانە بە دووی داچوون قسەی مامۆستای تەواو بوو ئەو مامۆستای کەلۆمنی جێراوە گوتی چوومە خزمەت مامۆستای گوتم مامۆستا زەکات لە چەندی دەکەی گوتی با بە ئیتر مامۆستا وشەی جوان جوانیە بووینە گوتی 200 دینار ئەمیش گوتم باش ئاخە 200 دینار دەبی ئەو قسە بوعدێکی تاریخی لێ وەرگرین باش بابم دەجێڕیتەوە دەڵێ لە مەنتیقەی ما 20 جیسک کە بزنی یەک ساڵەیە بە 1 دیناری کڕدرایە بە 1 دیناری کە 20 درهم بووە باشە کەواتە گەر ئەو قسە لە وەختی خۆی بوو بیتن دیناری عێراقی زۆر بە قیمەت بۆ ڕاستە بەڵام ئێستاکە سمات و 200 هەزاری شتە بیتن یەک بزنت پێ ناکرێتن وەنییە نەک بۆ نمونە 20 جیسکت پێ بکرێتن کەواتە ئەو بابەتانە بەڕاستی لەگەڵ زەمانە تەعاملیان لەگەڵەکرێت بەڵام لەناو کتابە شەرعیەکان دووبارە قسەی باسێکا هەرچەندە لیژنەی فتووا ساڵانە
بەزێر ئەی قرسینی بەسەرشی کە چاوتێکی فعلەن ئێستا تو بۆ نمونە 4 ملیۆنت هەبن بە نمونە یونیڤەرسیتی لە ماڵێ کە ساڵی پار چەند بوو 7 ملیۆن بوو لە چەندی ئەکەت 7 ملیۆن و نیو بۆ نییە حادیسەیەکی سیارەت توش بێتن خوا نەخواستە یاخود نەخۆشێکی بڕک ئەوە توش بێتن یعنی دا و دەرمانەکەی حساس بێ و دەستکەوێت ینی هەر شتێکەوە کارەساتێک شتێک توشت بێتن فعلن پارەکە بەشی هیچیان ناکات لێجا ئیتر لێژنەی فتووە ئەوە دەکەویتەوە سەرەوەن بەڵام میسانە گەل لە مڕاعاتی خۆی ئەگەر بتوانیتن دەتوانی یعنی بەزی و بیقرسێنیت ولەما ئەو فتوایان هەیە کە بەزی و لەوەی زووتر بگاتە خەڵکی هەژار و نەدار والله ئاعلم دێتە سەر باس و خواسێکی تکێکەوە باسی زەکاتی دانەوێڵەیە دەفەرمێ وەنیصاب الزروع والثمار 5 أوسق لە دوانەی ڕابردووش باسمان کرد دەڵێ ئەندازەی زەکاتی دانەوێڵە و بەرووبوومی ساڵانەی میوەکان کە میوەکانیش گوتمان لە خورما و لە ترێ ئەکەویتن کە ببنە قەسپ و ببنە مێوش کە ئێستاش باسەکەین و لە دانەوێڵەش گوتمان ئەوانەی کە بەقوت وەکوە بیرهێنانەوە ینی کە بەقوت ئەچن و مرۆڤ پێی ژیایە با ئێستاش نەخورێتن چونکە ئێستا کە خەڵک بەداخەوە ینی لەگەڵ ئەوەشدا کە هەندێک شت ناخورێ بەڵام هەشە گەڕایتەوە سەرێ لە بەرەوەی وا پێویستە کاتن بڵێن مەسلەی جۆ ینی وەختێک لە وەختان کەسنانی جۆی ناخوارێ ساکە بە تایبەت ئەخورێتن جا ئەوانە با نەشکرێن بەڵام مادام مرۆڤ وەکو قوتی بەکارهێ نابن 5 بار وهي 1600 رطل بالعراقي واتا دەکاتە 1600 ڕتلی عێراقی ڕتل ئەندازە و پێوانەیەک بووە کە کاتی خۆی وەکو تەنەکەی ئێستا وەکو ڕبا کەمە بەکاری دەینین ئەوە بەکاردێتن کە دەکاتە 1000 و ئەوەندە بە چیلۆی ئێستاکە تقریبەن تەنێک ناکاتن 725 کیلۆ ئەوە ینی نزیکی تەنە چێکاتن تقریبەن ینی 3 چارێگە تەنێک کە ئەو کەسایی بیتن یاخود 5 بار بڵین چل تەنەکەی بێت لە چل تەنەکەی ئەو جازەکات دەست پێ ئەکاتن چل تەنەکە مێوژی هەبێت چل تەنەکە گەنم و جۆی هەبێتن لەوەی ئەو جارەکە هەر لۆدەی یەکی ئەداتن واتە 4 تەنەکان بە زەکات ئەداتن وما زاد فبحسابه ئیتر کە لە چلی ئەو ڕاست و ئەوە ئەندازەی لۆ ئەکات و بزانت چەندی وەبەرەکەویتر وفيها إن سقيت بماء السماء أو السيح ئەگەر هاتو ئاو درابوو بە ئاوی بارانە یان ئاوی کەند و ڕووبار و ئەوانە ینی پێوە ماندی نەبوو بوو کورت و مختصر یعنی ئاوی کەند و ڕووبار و ئەوانە کە لە منتیقەکانی بڵێن ئەوانەی کە شاخاوینە عادەتەن جۆگەڵ بەسرایە دەچیخاوێ نەکات و ئاوی دێتە سەرێ ئەگەر بەو شێوازەی بوو العشر ئەوە لە دەیایەک کاتێک کە چل تەنەکەی بوو هەر لە 10 تەنەکەی تەنەکەش حسابەکە وإن سقيت بدولاب أو نضح نصف العشر بەڵام ئەگەر هاتو دولاب لەوانەیە مەهەل لە فلیم و لە شتە وەثایقەکانمان دیت بیتن جاران وەچی ئەوەی کە ئێستا کارەبایی تۆڕبایی وانە ینی ئەوەیە کە وەکو ئاشی دەسوڕا گەورە بوو خوشتریان تێدیخست گوێ درێ شتێک دەی سوڕاند کە ئەو ئاوە لە ڕووباری وەسەر دێخسا و دەناو جۆگەیەک ئەچوو ئێوە تەمان ئەو خوشتە ئالیشی دەوێ جاروا بوو کابران نەی بوو دەبا بەکرێ گیربا ئیتر ئەوە دەوێت یاخود لۆی دەهات بە دەست و ئەوانە کە ئێستا بۆ نمونە والله أعلم يعني ئەگەر بڵێن ئەو مزەخە و ئەو شتانە کە جێی ئەوە یەگریتەوەیان بە سیارەی بە تانکەری لۆ بینیتن ساڵوە هەیە وشکە ساڵیە باغ و باغاتیشی کردیە ئیتر ئەوە نصف العشر واتە لە دەیان نیو واتە لە چل تەنەکەی 2 تەنەکە وای لێ دێت والله أعلم ئیتر ئەوە باس و خواسی زەکات بوو جەماعەت تەواوی کەین یاخود بەس بیتن چونکە بەڕاستی بەڵێ ئەجا من کەیفی جەنابتانە لەبەرەوەی بەڕاستی ئەو باس و بابەتانە
معلومی جەنابتانە بەڵام ئەمەوە دوایە دەبی لا چیمەوە سەجاد وەنیە ئەوە قسانە ئەگەر حەسان لێ تەواو یەکەین وە ئیلا فەلا بە دەردی مامۆستایان گۆ کەیفی جەنابتانە من لە وەڵا حەزمان لێبی تەواو یەکەین ماوە سەجاد حەستان لێ تەواو یەکەین دەچینە سەر سیام حەستان لێیە ڕایەگری تەوانە من دامناوە بە 2 دەرسان تەواوی کەم بەڵامی ترەوە جەنابی مامۆستا تەشریفی هێنا لۆیە هەندێکمان لێ چوو دەرسی ڕابردوومە بەستم بڕۆین باش بەڵێ دێینە سەر باس و خواسی کەلوپەلی تیجارەت و بازرگانی کە ئەویش بەشێک بوو لەو بەشانەی کەوا زەکاتیان لێ ئەدرا لە ڕوانگەی شەرعی چونکە مە باسی ئاژەڵەکانمان کرد باسی زێڕوزیومان کرد کە پارەش لە جنسی زێڕوزیوە باسی دانەوێڵەمان کرد ئەوجا باسی کەلوپەلی تیجارەت دەڵێ وتقوم عروض التجارة عند آخر الحول بما اشتريت به ئەو کەلوپەلەی کەوا لە بۆ بازرگانیە جا بچوو بێ تا ئەگاتە کابرای معرەسی کە سیارەی هەنە تا ئەگاتە کابرای عقارات کە خانی و عاردی هەنە ئەوە کەلوپەلی تیجارەتە تەمەنە مە لە دەرسی ڕابردوو باسی وەشمان کرد گوتمانە ئەگەر بێت و ئەسپ و گوێ درێژ و ئەو شتانەش بفرۆشێتن زەکاتیان وەکو خودی خۆیان تێدا نیە بەڵام ئەگەر بوونە کەلوپەلی تیجارەت ئەوە زەکاتیان لێ ئەدرێتن بما اشتريت به واتە بەو عوملەی بەو پارەی کەوا زەکاتی عەفەن ئەو سەرمایەی پێکڕیوە ويخرج من ذلك ربع العشر کاتێک کە قرسێندرا و بە قازانجەوە نەک بە سەرمایە حیساب بکرێتن بە چەندی کڕدراوە کە کۆتایی ساڵ هات بە چەندی ئەفرۆشرێت بۆ نمونە ئەو مۆبایلەمان کڕی بە 2 وەرەقەی بەڵام کاتێک دەیفرۆشم بە 2 سیە کاتێک کە ساڵی بەسەر ئیتر بە 2 سیەکەی 2 وەرەقە و $30 ئەقرسێنرێتن نەک سەرمایەکە سەرمای پێگوترێوە نیە ئەوەی کە پێی کردرایەواتە و بەچم کڕیە بەویش ئەقرسینم بە $، یان بە دینارە چکە ئەلێرەش بەڕاستی عینی تەلاعوبێک ئەکەویتە نێوان ماڵ و زەکاتدانەکە ويخرج من ذلك ربع العشر عینی بە هەمان شێوە ربع العشر واتە چواریەکە دەیەک وەچی گوتمان لە زێڕوزی و ئەوانە طبعا کەلوپەل نادرێ ئەقرسێندرێت پارە ئەدرێتن وما استخرج من معادن الذهب والفضة يخرج منه ربع العشر في الحال ئەو زێڕوزیوەی لە کانزاکان دەردێنرێت پاش پاکردنەوەی پاش تەصفیەکردنی لە مەسپاکان ڕاستەوخۆ ئەویش ربع العشر لێ دێتن ئاتەمەنەوە کاروباری دەوڵەتە ئەوە وابزانم ینی کەس بۆی نییە وەکو شەخص و ئەوانە کاروباری دەوڵەتە ئەویش زەکاتی لێ دێ وما يوجد من الركاز ففيه الخمس ئەو گەنجینانەی کەوا یعنی زۆر جار مەسیحیەکان و جوولەکان و ئەوانەی تر ئەقوامی پێشی لەناو قەبرەکاندا یاخود هەر زێڕوزی و ئەو شتانیان شاردیتەوە جاجاروەیە کابرا کوپەیەک گۆزەیەک ئەبینیتەوە ئەلەوی چەند یەداتن بە بەرجێک ئاردەکەی خۆ بێتنی کەس نەبیان ئاردەکەی بەخۆ زیندی کرد بێتە تەمەنەوەش کۆمەڵێک مەرجیەنە ئەوە هەر لە پێنجان یەکی ئەداتن بۆ نمونە لە 20 4 پێنجی تێدانە وایە کەواتە 4 مسقاڵان ئەدات لە سەدا 20 ینی هەر لە پێنجان یەک با وا بڵێن ئەوەش دەربارەی زێڕوزیوی معدەن و ئەوانە چ معدەن بێت ئەوەی کەوا لە گەنجینەکان و لە کوپە و گۆزە و ئەوانە دەبینێتەوە دوای دێتە سەرباس و خواسێک کەوا ساڵانە قسەی لەسەر پەیدایە بەس ئەما بە تیژی و بە ئەوەی خێرایی تێدا تێ ئەپەڕین چکە معلومی جەنابتانە باسی زەکاتی فیتڕە کاتن دەفەرمێ وتەجیب زەکات الفیتڕ بثلاثة أشياء زەکاتی فیتڕ
واتە کە هەر مرۆڤێک دەبێت ساڵانە زەکاتی خودی خۆی بداتن بە سێ مەرجان. یەکەم ئەلئیسلام، واتە ئەو کەسە دەبێ مسلمان بێ، وبغروب الشمس من آخر يوم من شهر رمضان، واتە واجبە بێتن بە ئاوابوونی کۆتا ڕۆژی ڕەمەزان، ووجود الفضل عن قوته وقوت عياله، وأوندي هبيتن هم خوي أجر فردة ياخد أواني كوا لسريني كنفقي بتشيشتن مالو من دالو أوانا جا في ذلك اليوم لروجي جيجنا، ويزكي عن نفسه وعمن تلزمه نفقته. زكاتي فطر لباتي خوي داتن ولباتي أواني كوا لسريتي نفقيام تشيشتن داكو باوي لكنن بڵێن کچ و کوڕەکانی گەورە نەبووینە خێزانی ئەوانە کە لەسەرینی نەفەقیان کێشێتن من المسلمین تەبان ئەگەر مسلمان بوون ئەوانە ساعن ساعێک ئەداتن کە ساعیش ئەندازەیەکە ئێستا باس دەکات من قوتی بەلەدیهی لەو خۆراکەی کە لەو شار و لەو وڵاتە قوتی غالبە لەو شوێنە. جا ئەوە ساڵانە گوتمان زۆر جار قسەی لەسەر پەیدا بێتن تەبعاً ولەما فەرموویان ئەندازەکەی بە پارەش دروستە کێسا زۆر کەس دەیدا و قوتی بەلەد ئایا گەنمە برنجە ئەو قسانە تەمان زۆر جار هێنان و برنی لۆ ئەکرێتن، بەڵام بەڕاستی ئینسان لەو بابەتانە مادام مەذهبێکی گەورە عولەمای گەورە قسەیان تێداکرێت، تەنانەت عولەمای سعودیا هاتنە ئەو قەناعەتە کە وەکو عولەمای مەذهب شافعی کە حەمبەلینە ئەوان فتوا ئەدەن و بە مەذهبی يعني حنفي كشافعي دڵێ قوت بێ، مەذهبی حەنەفی دەڵێ بە ئەندازە بە پارەش ئەدرێتن فتوایاندا، کەواتە شتێک نییە بەڕاستی ئەمە ئەوەندە خلافی لەسەر پەیدا بکەین و دڵێشەی. وقدره 5 أرطال وثلث بالعراقي، جاو ئەندازەی ساعیە کە ئەڵێ ئەندازەکەی 5 ڕتل و سێیەکە بە ڕتلی عێراقی، چکە ڕتلەکان جیاوازیان هەبووە، ئەو ئەندازەیە بڵێن عێراقی بووە شامی بووە ئیتر ئەو ڕتلانە کە جاران حسابیان لۆکرایە وەکو ئێستا کە ئەو تەوحیدی چیلۆ کە ئێستا هاتیتە ناوێ تەمەن ئەو ساعەش ئەوە ساعێکە بە مەذهبی شافعی، بە مەذهبی حەنەفی ساع جیاوازیان هەبووە زۆرتر بووە. جا ئەوەش ینی عولەما قسەیان تێدا کردێ، بەڵام ئەگەر بە پارەش بدەین مادام مەذهبێکی گەورە کە فقهی دەوڵەت بووە هیچ ئەوەیەکی کێشەیەک شێدانی والله ئاعلم. زەکات بەچی ئەدرێت کە کۆتا باس و بابەتی کتابی زەکاتە کەوە زۆر مهمە بەڕاستی ئەمە تا ئێستا زانیمان زەکاتەکە چۆن دەدەین لە چ بەشێک ئەدەین، بەڵام بیدەینە چێ کە بەڕاستی ساڵانە دەوڵەمەندەکان زۆر جاروەیە کێشیان لە پەیدا ئەبیتن و خەڵکێکیش بەداخەوە زۆر لە خۆی دەینیتە خوارێ وەکو کەسایەتی خۆی شایستە کا بەو ماڵە ئەگەر ئیتونیە شەرعەن پێت ناچی و لەسەر ئەو بەڕێزش لا ناچیتن، ئەگەر ئیتوشە ئیعتیادیە شەرمی ناوێتن. جا ئەمە بەڕاستی ئەوەش جۆرێکە لە ینی لەگەڵەوە خوای پەروەردگار کە هەش زۆری لە پەیداکردین سبحان الله یان زۆرە بن یان کەمە بن. دەفەرمێ وتدفع الزكاة إلى الأصناف الثمانية الذين ذكرهم الله تعالى في كتابه، زكاة دەدرێت بەو هەشت بەشانەی کەوا خوای پەروەردگار لە کتابەکەی خۆیدا باسی کردیە کە لە قورئاندا لە سوورەتی التەوبە وفي قوله لە قول وتي خوای پەروەردگار کە فەرمێ إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله والله عليم حكيم. وایە ئاەتەکە بەو شێوازی کە خوای پەروەردگار باسێکاتن لێرانە هەمووی ئەوە نەکردین جا دەفەرمێ ینی ئاەتەکەی منینایە دەفەرمێ زەکات دەدرێت تەبەن وشەی سەدەقەی بەکارێنایە سەدەقات کە جەمعی سەدەقەیە واتەوە بەس لێردا زەکاتە، چکەمە وشەی سەدەقە بە مصطلحی عام ئێستا دەزانین ینی وەکو خێر بەکاردێنین، بەڵام سەدەقە بە مەس لێردا زەکاتە. دەدرێت بە هەژارەکان فەقیر ئەوەی کە کەم دەرامەتە نەبوونە والمەساکینەوەی کە حاڵی خۆشتە لە فەقیر بەڵام دووبارە ژیانی پێ بەڕێوە ناچیتن وەکو پێویستە
ئارەزوەکانی ژیانی پێنانەجێ والعاملینە عەلەیها کاتێک کە دەوڵەتی ئیسلام لەسەر پێی خۆی بێ دام و دەستگاکان و قەزاوەت و خەلیفە و هەموو ئەو مستەڵەحانە کە لەجێ خۆی بوون خەڵکانێک ڕائەسپێدرێن بە کۆکردنەوەی زەکات لە دەوڵەمەندەکان هەروەکو کە کراوە ئەوانش زەکاتیان لۆ ئەبڕێتەوە وەکو موچەیەک وەکو یارمەتیەک والمؤلفة قلوبهم و ئەو بەڕێزانەی کەوا دێنە ناو ئیسلام کە وەکو یارمەتیدان و دڵخۆشیکردنیەک زەکاتیان پێدرێ لەوەی ئیسلامیان لە بەرچاو جوانتر بێ و ئەکرێت ئەو بەڕێزە لە وڵاتێک هاتبیتی ئێرە مسلمان بوو بێ نەبوون بێ یعنی هەر ئەوە نییە بەرچاو جوانکردن بێتن تەرویزدان بێ چکە ئیسلام زۆر لەوەی گەورەترە کە ئەمە ئەوەی لۆ بکەین وەفی الرقابی و ئەو کۆیلانەی کەوا سەیدەکەی پێی گوتێ کە ماڵ بەشی ئەوەندە کۆ بکاتەوە کە خۆی بکڕیتەوە مکاتەبی پێگوتێ کە ئەوەش لە کۆتایی بابەتەکان باسەکرێ والغارمینە و ئەوانەی کە ئەوەنە بڵێن قەرزدارن ئەوانی زەکاتیان پێدێ بەڵام قەرزەکە بەڕاستی شەرعی بێ خۆشەویستان یانی ئەمە زۆر جاروەیە کابرا خۆی قەرزدارەکە بەو مەبەستەی یاخود بەو ئومێدەی کە خەڵک هاوکاری بکاتن وەکەڵێ کوردەڵێ پێی زیاتر لە بەڕێ ڕائەچێشیتن ئەوەش یعنی سیفەتێکی جوان نییە وفي سبيل الله و ئەوانەی کە لە ڕێی خوای گەورە ئەجەنگن هەرچەند لەسەر في سبيل الله علەما قسەیان کردی ئایا لە بۆ دام و دەستگا ئەوانە دەبێتن یان نا طبعا ئەوەش قسەی تێدایە وابن السبيل و ئەوانەی کە ڕێبوارن کە بەشی ئەوەندیان نامینێتن کە جێسی قەنە کە گەشتەکەیان تەواو بکەن وإلى من يوجد منهم ولا يعني أواني كوا لوانا ودس أكون ولا يقتصر على أقل من 3 من كل صنف إلا العاملة اليرانا قسيك كاتن طبعا علماء أو قسيان أو كردي يعني رو كرنويان دايا اليرانا طندي كاتن أو زانا بريزة أفرميت أو زكاة لو هجد بشانا لسي بشان كم ترنك يتوا لسي كسان لعربشيك کاتێک کە کەسێک زەکاتێکی هەیە کە 8 بەشمان ژماردن زەکاتیان ئەدرێتێ بەلای کەمی بداتە 3 جۆر لەو هەشتانە 3 جۆر لە هەر سنفێ یعنی 3 کەس لەو سنفانە بەڵام دەڵێ لە بۆ ئەوەی کە زەکات کۆکاتەوە گەر یەک کەسیش بێ ئیعتیادیە ئەوە تەمان وەکو باسی کتابەکە بەڵام علەما قسەیان تێدا کردی ئەڵێن ئیعتیادیە بدرێتە یەک کەسیش کەم ئێستا بەعام هەروە ئەکەین یعنی زەکات تو لە بەرەوەی بەشی ئەو هەمانە ناکاتن بەسەر 3 کەسان و لە هەر سنفێک ئەوە بکەی یعنی کاتە 9 کەس ئەبە گوێرەی ئەو کتابەی بەڵام ئێستامە زەکاتەکە بە ڕەئیەکانی دیکە ئەکەین کە ئەو قسەیەش بەڕاستی لۆ ئێستا گونجاوتە لە بەرەوەی پارە زۆر بێنەرخ بووە و5 لا يجوز دفعها إليهم 5 کەس دروستنیە زەکاتیان پێ بدرێتن ئەلغەنی کەسی دەوڵەمەند بیمالین ئەو کەسبین کە ماڵی هەبێتن یان توانای ئیشکردنی هەبێتن دووبارە بەڕاستی ئەمە لێرانە تووشی مەوقیفە بین لە کاتی زەکاتدان یعنی کابرا حەزی لێ بە تەمبەڵی ژیان بەڕێ بکە بەڵام زەکات وەربگری بەڕاستی ئەوە ئیسلام ئەوەی ناوێ بەداخەوە یعنی ناکرێتن کابرا ڕەمەزانان دڵی خۆش بووی دەی ئێستا کە مسلمانێکی دەوڵەمەند لە دەرگەمەدات و دەی زەکات دەینی و بە حەڵاڵی و ناکرێت یعنی ئەو ماندی بی جەنابیشت ملانە سوورکەی لە ماڵێ ناکرێت ئاجا بکەسبین ئەو بیمالین ئەو کەسبین والعەبد عەبدێکی ئاسایی ئەویش نابێت چکە لەسەر سەیدەکەیتی وبنو هاشم وبنو المطلب ئەوانش نەتەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ولا فاطمە کە سەیدەکانن بەڵام علەما قسەیان تێدا کردی لەبەرەوەی ئەوڕۆ خمسیان نییە لە بەیت المال و ئەوانە لەو غەنیمە و ئەو شتانێک کە دەژیرێتن دەڵێ ئەوە دەبیتن یعنی پێیان دەچیتن سەیدەکانیش بەڵام ئەگەر بە گوێرەی ئێرە بیتن پێیان ناچێت والکافر و کەسێک کە بێ باوەڕ بێتن ئەوەش زەکاتی پێ ناچێت چونکە زەکات حەقێکی شەرعیە و ڕوکنێکی ئیسلامە لە بۆ خەڵکی بێ باوەڕ نابێتن ئەکرێتن لە بابەتی دیکە ئەوە بکرێتن ومن تلزم المزكي نفقته لا يدفعها إليهم باسم الفقراء والمساكين وأواني لسر كسي زكاة در كخوا بيداوة واجب زكاتيان بداتي عفوا واجب بخيبيان كاتن نفقيان تشيشيتن
ناکرێ بە ناوی هەژار و نەدار و دەستکورت و لێقەوماوی ماڵی ئەوە زەکاتیان بداتێ، بەڵکو بەو شێوازە نادێتێ. بەڵام ئەگەر هەژا ئەوە بێت چی پێڵن قەرزدار بێتن، ئەوانە لە ڕێگەی دیکە ئەتوانێتن ینی لەو هەش جۆرانە بە جۆری دیکە زەکاتی بداتێ. والله ئاعلم. لێردا دێنێ کۆتایی باس و خواسی زەکات کە باسێکی زۆر زۆر مهم بوو لەبەرەوەی ڕوکنیەکە ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە بۆ خەلیفە یعنی قورسترین شەڕ کە تووشی بوو شەڕی ئەهلی ڕیددە بوو کەوا زەکاتیان نەدا، کە بە دوو لێکدانەوە گوتی فەرمووی ئەگەر بێت و دیسکێکیاندا بێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوایەکەم ئیتر لەویش خۆش نابم. لێ بەڕاستی زەکات زۆر زۆر میهمە، شەڕی لەسەر کراوە، ناکرێت تەنازولی لێ بکرێ. عولەما دەفەرمون کەسێک کە ئینکاری بکاتن وەکو نوێژ تەعاملی لەگەڵەکرێتن عینی ئەوە بە هەڵگەڕاوە حیسابە، مەگەر لە ڕەزیلی و ئەوە نەداتن ئەو کاتی وەکو مسلمانێک تەعاملی لەگەڵەکرێتن بەڵام تاوانبارە وەکو قیامەت. والله أعلم، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.